گروپی ئیرۆژیا پێشبینیدە مەترسی گەورە دەکات کە لە ساڵی 2017دا ڕوبەڕووی جیهان دەبێتەوە. گروپەکە کە بنکەکەی لە شاری نیویۆرکی ئەمریکایە و لە شارەکانی سان فرانسیسکۆ و لەندەن و تۆکیۆ نووسینگەی هەیە و ساڵانە پێشبینی خۆی بۆ مەترسیە سیاسیەکانی جیهان دەخاتە ڕوو. بۆ ساڵی 2017 دە مەترسی پۆلێن کردووە. مەترسی یەکەم ئەمریکای سربەخۆ. گروپەکە ئاماژەی بەوە کردووە کە ئەو بانگەشەیەی دۆناڵد ترامپ سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا لە ژێرناوی ئەمریکا پێشەنگە دەستی پێکردووە بە مانای دووبارە بنیاتنانەوەی ئەمریکا دێت لەسەر ڕەچاوکردنی بەرژەوەندیەکانی و خۆ بە دوورگرتن لە بەرپرسیارەتی جیهانی بەوەش جیهان ڕوبەڕووی مەترسی دەبێتەوە. مەترسی دووەم زیادەڕۆیی چین. دەسەودەستکردنی دەسەڵات لە چین کە بڕیارە لە وەرزی پاییزی ئەم ساڵدا ئەنجام بدرێت پاش 10 ساڵ یان زیاتر لە گۆڕانکاری لە سیاسەت و پاڵنەرە ئابووریەکانی ئەو وڵاتە دێت. چین لەلایەک دەیەوێت بەردەوام بێت لەسەر گەشەی ئابووری و لەلایەکیشەوە دەیەوێت لە بەرامبەر سیاسەتەکانی ترامپ و تایوان و کۆریای باکووردا هاوسەنگی دروست بکات. مەترسی سێم ئەنگیلا مێرکڵێکی لاواز. باپی پێشبینیەکانی گروپی ئیرۆژیا لە ساڵی 2017دا شەپۆلێکی دیکەی مەترسیە سیاسیەکان ڕوو لە ئەوروپا دەکەن. ئەڵمانیا کە لە چارەسەرکردنی قەیرانی ئابووری ناوچەی یۆرۆدا ڕۆڵی گەورەی هەبووە لە ساڵی 2017دا جیهان پێویستی زۆری بەڕاوێژکارەکەی هەیە و بەڵام گروپەکە باز لەوە دەکات ئەو ڕۆڵەی پێشتر ئەنگێلا مێرکل هەیبوو نایمێنێت. مەترسی چوارەم تەکنەلۆژیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست. گروپە توندڕەوەکان لە ڕێگەی تەکنەلۆژیا و ئەندامی نوێ بۆ ناو ڕیزەکانیان ڕادەکێشن و لەو ڕێگەیەوە هانی هێرشی تیرۆریستی دەدەن. کورد و شیع و سونەش لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بە شێوەی گروپ جیابوونەتەوە و هەر لایەنە و بۆچوونی تەواوی جیاوازی بەرامبەر لایەنی بەرامبەر هەیە. مەترسی پێنجەم تورکیا. گروپەکە دەڵێت هەوڵی کودەتاکەی حوزەیرانی ڕابردوو ناسەقامگیری زیاتر و لاوازی ئابووری لە تورکیا دروست دەکات. ئەردۆغانیش بۆ کۆنتڕۆڵکردنی دەسەڵاتی دادوەری و میدیا و تەنانەت کەرتی بازرگانیش بەردەوام دەبێت لە جێبەجێکردنی باری نائاسایی لە وڵاتەکەیدا. مەترسی شەشەم کۆریای باکوور. یەکێکی دیکە لە پێشبینیەکانی گروپەکە ئەوەیە کە لە ساڵی 2017دا ساڵی دەستکەوتەکانی کۆریای باکوور دەبێت. بە جۆرێک ئەو وڵاتە زیاتر پەرە بە پرۆگرامی موشەکی و سیستمی ناوکی دەدات. دەژڵێن پێدەچێت پیۆنگیانگ هێندە کەرەستەی هەبێت کە 20 بۆمبی ئەتۆمی دروست بکات و بەرەو تەکنەلۆژیای پێشکەوتوی جەنگی هەنگاو بنێت. هەروەها موشەکی بالیستی کیشوەربڕ تاقی دەکاتەوە کە دەگاتە کەنەراوەکانی ڕۆژئاوای ئەمریکا. مەترسی حوتەم نەبوونی چاکسازی. گروپەکە پێشبینی دەکات ئەمساڵ بەرپرسانی سیاسی جیهان لە ڕووی ئابووری و گەشەسەندنەوە خۆیان لە چاکسازی بە دوور بگرن کە ئەوەش ڕێگە لە گەشەکردنی وڵاتەکە دەگرێت و دەرفەتی نوێ بۆ بەرهێنان دەستەبەر ناکات و مەترسی گەورە بە دوای خۆیدا دەهێنێت. مەترسی هەشتم بە سیاسیبوونی بانکە نێودەوڵەتیەکان. بانکە ناوەندیەکان بە سیاسی دەکرێن و چاوەڕوان دەکرێت بۆ یەکەم جار بانکە ناوەندیەکان و بانکی نێودەوڵەتی بکەونە ژێر هێرشی ئەمریکا و ناوچەی یۆرۆ و بەریتانیاوە. ئەوەش مەترسی لەسەر بازاڕی جیهانی دروست دەکات. مەترسی نۆیەم ئەفریقای باشوور. لە ساڵی 2017دا قەیرانی سیاسی ئەفریقای باشوور ئاڵۆزیەکانی نێوان جاکوب و زۆمبای سەرۆک و نارەکانی لە ناو و دەرەوەی کۆنگرەی نەتەوەی ئەفریقا زیاتر دەبێت. ئەوەش کاریگەری خراپ لەسەر ئابووری ئەو وڵاتە جێدەهێڵێت. مەترسی دەیەم کۆشکی سپی دژی سیلیکۆن ڤالی. لە سیاسەتی ترەمپدا ئەوە دەرکەوتووە کە ئامادەی لە دژی دامەزراوەکانی ئێستای ئەمریکا بوەستێتەوە بە بەڵێندان بە گرێبەستی باشتر بۆ خەڵکی ئەمریکا. بەوەش دامەزراوەکان و بانکە گەورەکانی ئەمریکا بەپێی سیاسەتەکانی ترامپ دەچن بەڕێوە بۆیە پێشبینی دەکرێت کە زۆربەی ئەو ڕێکخراوانەی ترامپ ڕەخنەی لیان هەبوو بکشێنە دواوە. ئەوەی تێبینی دەکرێت گروپی ئیرۆژیا لە راپۆرتەکەیدا قەیرانی سووریا و داعش و تیرۆر و ئاڵۆزیەکانی نێوان رووسیا و ناتۆ کە لە ساڵی 2016دا لە پێشەنگی ڕووداوەکانی جیهان بوون وەک مەترسیە گەورەکانی جیهان لە ساڵی 2017دا هەژماری نەکردوون.